داوامان لێکردوون کە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم هەمووان هەوڵیەوە بدەن کە بگەن بە سازانێکی نیشتیمانی. لە کۆبنەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستاندا کە بەشێکی تایبەت بوو بە خوێندنەوەی یەکەمی پرۆژە یاساکانی گۆڕان و یەکێتی و پارتە ئیسلامیەکان بۆ هەموارکردنەوەی یاسایی سەرۆکایەتی هەرێم 57 پەرلەمانتار لە کۆی 111 پەرلەمانتار ئامادە بوون. بەمەش ڕێژەی یاسایی دانیشتنەکە تەواو بوو کە 56 ئەندامە. ئەو 57 پەرلەمانتارەی بەشداربووی دانیشتنەکە بوون 24 پارلەمانتاری فراکسیۆنی گۆڕان و 17 پارلەمانتاری فراکسیۆنی یەکێتی و 8 پارلەمانتاری یەکگرت و 5 پارلەمانتاری کۆمەڵ و 1 پارلەمانتاری حیزبی شیوعی و 1 پارلەمانتاری بزوتنەوەی ئیسلامی و 1 پارلەمانتاری مەسیحیەکان بوون. هەروەها ئەو 54 پارلەمانتارەی بەشدار نەبوون 38 پارلەمانتار لە فراکسیۆنی پارتی و 10 پارلەمانتاری کۆتای کەمەنەتەوەییەکان و 1 پارلەمانتاری حیزبی سۆسیالیست و 1 پارلەمانتاری ئاڕاستەی سێهێم بوو. هەروەها 4 پەرلەمانتاری یەکێتی و یەکگرت و کۆمەڵ ئامادەی دانیشتنەکە نەبوون کەسیانیان مۆڵەتیان وەرگرتە بوو.